لا إله إلا الله. بەڕێزەکان، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئاهلی بەهەشت ئەچنە بەردەم دەرگای بەهەشت، مقۆیە دروستە بێ و دەرگای بەهەشت داخراوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەچێ لە دەرگای بەهەشتەیە، خازینەکە ئەڵێ من دەرگەوانی بەهەشت ئەفەرمێ چێیت، ڕیضوان ئەفەرمێ چێیت، فەرمێ ئەنا محەممەد، من محەممەدم. ئەفەرمێ فەرموو تەشریف بێنە، وەڵڵاهی بەس ئەمرم پێکراوە ئەم دەرگایە بۆ تۆ بکەمەوە، کەسی تر. پێغەمبەری خوا ئەو دەرگایە جارێکی تر کە خەڵکەکە قەتی سەخۆن لەبەر دەرگای جەهەنەمە، ئەم جارە پێغەمبەری خوا شفاعەتێکی ترەکە. اینجا پەناگرم بەخوا ئەوانەی کە ئەچنە جەهەنەمەوە، لەوانەی کە تاوانیان زۆرە لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شفاعەتیان بۆکە. جا پێغەمبەران شفاعەتەکەن، مەلایکەتەکان پێش ئەوان شفاعەتەکەن. جا موسڵمانەکان کە ئەچنە بەهەشتەوە ئەبینن ئەهلی مزگە و کەمیان کردووە، خەڵکێک هەیە نەهاتووە لەگەڵیانە، چاوە جێڕن فڵان کەس چی لێ هاو، ئەڵێ وەڵا بەر بۆوە ئێستا سیرات بەر بۆ کەوتە خوارەوە، ئەلێ فڵان کەس هەواڵتان زانی، ئەڵێ وەڵای ئەویش ئەڵێن لە جەهەنەمایە، ئای خوا پەنا ئەبێ بەم قۆم و قۆڵەن زەحمەت نەبێ، ئادی قایمەیە بابزانی کێمان لێ بەجێ ماوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هیچ کەسێ ئەوە ئیلحاح لە خوا ناکە، وەکو موسڵمانەکان کە خۆیان نەجاتیان بووە ئەڵێن خوایە ئەوانە برای ئێمە بوون، موسڵمان بوون، چیانە کرد؟ سێ ساتەکە. یەکەم یەسومونە معنا، چکە لە کاتی ڕۆژووە زۆربەی موسڵمانەکان لە ئەهلی مزگەوت یەکتری ئەبینن، وێ خوایە مانە بە ڕۆژوو بوون لەگەڵمانە، نوێژیانە کرد تەراویح لەگەڵمانە، وە سەدەقەیانەیە هەر سێ سادەکەیانە کرد. خوای گەورە فەرمێ دەبڕۆن هەر کەسێ مسقالە زەڕەیەک ئیمان لە دڵیایەتی دەری بێن لە جەهەنەم. لا إله إلا مسقالە زەڕەکە بە چاو نابێنرێ، ئەچن هەر کەسێ کورە ئەنجا ئەوەی ئەو بانگەی لێکرێ ئەڵێن فڵان کەس وەرە دەرەوە لە جەهەنەم، خوای گەورە ئێمەی کرد بە شفاعەت کار بۆ تۆ، ترێبێت لە خۆشیە چی لێبێ، هەر باڵەگرێت و لە حەوزی جەهەنەم یێتە دەرەوە لە خۆشیە. بەڵێ بۆ ئەوەی کە ئێمە هەز نەکەین، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خارق العادەیە و خوا نەخواستە هەموو شتێکی بەدەسە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئالێرانەیە فەرمێ ئێوە داوای ئەم مەقامی مەحموودەم بۆ بکەن کە لە قیامەتا خوای گەورە شفاعەتم باتێ، منیش لەوێ شفاعەتان بۆ بکەم. یعنی بۆ معنایە نا کە خۆمانڵی دەنگم بەرێ دوایی لەو سەرە و داکۆکی لە مافەکانتانەکەم، بۆ ئەوەی کە دەرکەوێ ئەم قانون و یاسا و دەسەڵاتە بەسی خوایە. بۆیە لە کاتی هەموو بەربانگێک و لە کاتی دوای بانگا ئەڵێ اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آت محمدا الچی الوسيلة چیتر والفضيلة چیتر وابعثه المقام المحمود، خوای گەورە بیگەێنە ئەو پلۆپایە، یعنی مەیکە بە ڕئیسی پەرلەمان، مەیکە بە ڕئیسی دادوەرەکان، بیگەێنە ئەو دەسەڵات و پلەیە. ئەفەرمی ئەگەر ئێوە دوعام بۆ بکەن ئەو دەنگانە بێنم و بگەمە ئەو پایە و لە پێغەمبەرانی تر پێشکەوتوتر بم، منیش دوایی مۆبایڵەکەم داناخەم و شفاعەتان بۆ. الله ئەکبەر. یعنی ئێوە چۆن منتان لەبیرە دوعام بۆ بکەن، منیش دەوێت ئێوەم لەبیرە دوعاتان بۆ بکەن. لەبەرەوە کە دوعاەکەیت کە ئەمە ئەڵێیت ئەڵێی مەقام المەحمود، بزانە ئەمە پلۆپایەکە کەس پێی ناگا، یەک بۆ یەک کەسە لە لوتکەیەکایە هەرەمە بۆ یەکەم دانراوە، هەموو ئەم ئومەتە دوعاکەڵێن خوایە پێغەمبەرەکەمان بگەێنیتە ئەوێ پێش پێغەمبەرانی تری خەی بۆی کە ئەویش لێ شفاعەت بێمە. بەڵێ ئەم شفاعەتە بەڕێزەکانم شفاعەتێکی زۆر قورسە. ئەم شفاعەتە تەنها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ ئومەتەکەی کات یەک شفاعەتی تری هەیە کە بۆ خزم و کەسوکارەکەی خۆی ئەکا، ئەویش بۆ چێیە؟ چێ زانێ؟ یەک خزمی پێغەمبەری خوا شفاعەتی بۆ ئەکا چێیە؟ ئەبوو طالب.
ئەبوو تاالب بە درێژایی تەمەنی خۆی پێغەمبەری خوای پەروەردەکە سڵ سەلەم دیفاعی لێ کرد. پێغەمبەری خوا سڵ سەلەم پرسیان ئەی محەممەد، تۆ ئەبوو تاالب زۆر بۆ باش بووە کە مامە بووە، وەفاو هەیە بەرامبەری چی بۆ کردووە؟ ئەویش فەرمووی بینیم لە ناو جەرگەی ئاگرە، شفاعەتم بۆ کرد و دەرم هێنا بۆ شوێنێکی ئاسانتر، جووتێ نعلی ئەکەنە پێ لە ئاگر هەتا ئەژنۆکانی دێ مێشکی پێوە یەکوڵێ بەناگرم بەخوا. فەرمێ ئەو نەم بۆ ئەبوو تاالب پێکرا، ئەو هەموو دیفاعە. ئەبوو تاالب هەتا مابوو نەیهێش زەرەر بەر پێغەمبەری خوا بکرێ سڵ سەلەم، هەرچی ڕم و تیر و لێدان بوو بۆ پێغەمبەری خوا خۆی یایبەری. بەڵام فەرمێ لا ئوغنی عنکە من الله شەیئا، ئەی کچەکەم فاتیمە هیچم بەخوا پێ ناکرێت لە قیامەت. خۆ چاک نەبی، خۆ باش نەبی، خۆ هەوڵ نەدەی، بەخوا سەییدی و شێخی و وتاربێژی و مەلایەتی و حاجی نای خوا لەبێ. پێغەمبەری خوا شفاعەت بۆ ئەوانە ناکا کە نزیکی خۆین، شفاعەت بۆ ئەوانە ئەکا کە لە تەقوا و ئیمان و بەجێکردنیان نزیکی خۆین.